کارگەی شەکری بیتوێن یەکێک بوو لە پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری هەرێمی کوردستان و سنووری ئیدارەی ڕاپەڕین مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتبووە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ زەویمان بۆ تەخسیس کردووە لە زەویەکانی خۆمان بەڵام بەپێی قانونی وەبەرهێنان هەر کۆمپانیایە کە نەیتوانی لە ماوەی ساڵێک ئیشەکەی خۆی جێبەجێ بکات مۆڵەتەکەی هەڵدەوەشێتەوە لەبەرەوە لە دەستەی وەبەرهێنان مۆڵەتی کارگەی شەکری بیتوێن هەڵوەشاوەتەوە زەویەکە کە تەخسیس کراوە بۆ دەستەی وەبەرهێنان ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی ڕاپەڕین مەسئولیەتی لە ئەو زەویە هەڵدەگرێت بۆ تەرخانکردنی بۆ پرۆژەیەکی تری کشت و کاڵی ئێمە وەکو وەزارەت تاکە مەرجمان ئەوەیە کە ئەو زەوی ئێمە تەرخانمان کردووە بکرێتە کارگەیەکی تری بواری کشت و کاڵی لەبەرەوەی مۆڵەتی کارگەی شەکرەکە هەڵوەشاوەتەوە چونکە لە ماوەی ساڵێک نەیتوانیوە کارەکانی خۆی جێبەجێ بکە کێشەی زۆرترین ڕاپەڕین گەشت بەشێکیان گرفتیان هەبوو زەویان ئامادە نەبوون شارەوانی بۆ دەبەشکردنی سەر فەرمانبەراندا ئێمە میکانیزمێکی هاوبەشمانەیە لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەپێی ئەو میکانیزمە ئێمە هەموو تەسیلاتێک دەکەین وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بۆ ئەوی بتوانین زەوی بۆ فەرمانبەران دابین بکرێت بەڵام لە بەشێک لە ناوچەکان زەوی بە پیتی کشت و کاڵی داوا کراوە ئێمە داوامان کردو ئەو زەویانە بگۆڕدرێ ئەگەر یعنی ئیمکانی تێدا بێ بەو ناوچانەی کە بەردەڵانین بۆ ئەوەی کە زەویە بە پیتەکان بپارێزین.